باپی بڕیارێکی وەزارەتی تەندروستی حکوومەتی یەریەم کە لە مانگی ڕابردوو دەری کرد بڕیار دراوە با ڕێخستنەوەی نرخی دەرمان لە بازاڕەکانی یەریمی کوردستاندا و بڕیارەکەش دا ڕۆژی یەکی ئایارەوە دەبێت کاری پێ بکرێت بەڵام وەزارەتی تەندروستی دەڵێت هەندێک ڕێکار ماوە تەواو بکرێت تا ناوەڕاستی ئەم مانگە بڕیارەکە جێبەجێ دەکرێت و ئەو دەرمانانەی لە ئێستادا لەناو دەرمانخانەکاندان دەتوانن با نرخی پێشووتر بفرۆشرێت بەڵام دوای تەواوبوونی ئەو دەرمانانە دەبێت نرخەکان بە یەک شێوە بێت. خۆی وەکو فەوزایەکی لێ هاتبوو نەکە ناڕێکی لە دەرمانخانێک بە دەرمانخانێکی شڕۆبێک 110,000 فەرق بوو لە حەبێک چەند هەزار نارێکی تری فەرق بوو کە جیاوازیەکی زۆر بەرچاو کەواتاوت دەری دەخست کە هیچ چاودێرێک نییە بە ئارەزوی خۆیان هەرێکە و دەتوان بڵم نەک دەرمانخان لە دوکانەکەی خۆیدا مەیدانا بوو وەکو توزارەتی لێ هاتبوو بەڵام خۆی گرنگی ئەم پرۆسی وەزارەتی تەندروستی کە بڕیارە بیکەن گرنگکەی لەوەدا کە ئەمان سعر دیاریکەن سعرەکە لەسەر دەرمانەکان دەبێ هیچ سەردەلەیەک ناتوانێت زیاد و کەمی بخاتە سەر. بڕیارەکەی وەزارەتی تەندروستی دوای چەند کۆمولەوەی نێوان لیژنەی تەندروستی پەرلەمانی کوردستان و وەزارەت و سەندیکەی پزیشکان هات کە لەسەر نرخی دەرمان ئەنجامیاندا بوو هەرچەندە لە سەرەتاوە بڕیار بوو یەخستنەکەی نرخی دەرمان تەنها لەم دۆخەدا بێت کە هەرێمی تێکەوتووە لە ڕووی داراییەوە بەڵام بڕیارەکە بۆ هەمیشەیی جێبەجێ دەکرێت. لە چەند ڕۆژی بێدا دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە کەی تەواو بوو قەراری نیهایی لەسەر دەدرێت و ئەو نرخە دەخرێتە سەر ستیکەری دەرمان لەسەر پاکەتی دەرمان نرخی هەر دەرمانێک دیار دەبێت هەمویان ملتەزم بن بەو نرخی کە ئێمە بۆیان دادەن هەر نەک بەس کۆمپانیا کۆگا و کۆگای دەرمانخانەکان کۆمپانیاکانی هاوردەکردن دەرمان ئەگەر پابەند نەبن بەو ڕێنمایی و ئەو نرخی کە ئێمە بۆیان دادەنین ئێمە ئیجراعاتی تون لەگەڵیان دەکەین. لە ئێستادا لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا نرخی دەرمان لە دەرمانخانەیەک و بۆ دەرمانخانەیەکی دیکە دەگۆڕێت و هەندێک جار بە ئاوتی پەرلەمانتاران جیاوازیەکە هێندە زۆر بووە لاکردنی پارچەیە حەبدا لە نێو دوو دەرمانخانە 40,000 دینار جیاوازی هەبوو و وەزارەتی تەندروستیش دەڵێت دوای جێبەجێکردنی بڕیارەکە هیچ کەس ناتوانێت سەرپێچی بکات. هێرشقادری NRT هەولێر